ئایدن ئۆستانێکێکە لە گەنجە چالاکەکان لە ئێستادا بەرهەمێک کینوەی یاخود میوزیک ڤیدیۆ کینۆی بڵاو کردوەوە بە ناوی من و تۆ کە گۆرانێکی شادیە و لە ئیسپانیا وێنەگیرا و کارەکانی تەواو بوو و بۆ یەکەم جاریشە یەکێک لە تێکستەکانی خۆیە کاتە گۆرانی قسە باسی زیاتر لەسەر ئەم بەرهەمە و پرۆژەکانی تری ئایدن ئۆستانەکەم کا لە سودی پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە بەخێر هاتی بەخێربێی سەرچاومان من و تۆ کەی دروست بوو؟ هەڵبەت گۆرانی من و تۆ یەکەمی جارە تێکستێکی خۆم ئەەکەم بە گۆرانی لە پاش ئەلبومی لەبیر ناکرێت کە هەر لە ناوەڕاستی ئەم ساڵە سەرەتای مانگی سێ بڵاوم کردوانێ یەکەمین بەرهەمە بۆ پرۆژەی داهاتوو بۆ ساڵی 2023 گۆرانی من و تۆ من هەمیشە حەزەکەم کارەکانم لە پشت هەموو کارێک ماوانێ ستۆریەک هەبێ واتە باگراوندێک هەبێت لە گۆرانی من تۆش باز لە خۆشەویستی ئەو پەیوەندی بە سیناریۆی گۆرانێکەوە هەیە؟ تقریبان پەیوەندێکی ئەوتێ بە سیناری گۆرانێکەوە هەیە بابەتەکە باس لە خۆشەویستیەکات لە نێوان دوو کەسە لە دوو تەمەنی جیاوازە یانوێ جیهانێکی جیاوازتر دروست بکەن ئەمە تایبەتە بە ئەلبۆمەکەت یا ئەمە بەشێکی ترەکە پەیوەندی بە کارە نوێیەکانی ئەم ساڵتەوە؟ بەڵێ ئەمە یەکێکە بێ ئەم کارە گەڕێتەوە دەبێتە یەکەم کارم بۆ پرۆژەی داهاتووم واتە بۆ ئەلبومی داهاتووم ساڵی 2022 کۆتایی هاتوو سەرەتای 2023 بەدڵنیایەوە پێم خۆش بوو ئەم گۆرانیە کەمێک گۆرانێکی شادیە بۆ هەڵپەرکێ ناوێت بەڵام گۆرانێکی دڵخۆشکەرە پێم باش بوو کۆتایی ساڵی 2022 بە گۆرانێکی خۆشی و بە خۆشی بەڕێ بکەین و لە هەمان کاتیشە سەرەتای ساڵێکی نوێ هەر بە دڵخۆشی بە شادی بەرەو ڕوومان بێتوانێ ئەمە بەبەستی سەرەکی من ئەمە بوو لەم کارەدا بۆ هیواین ئەگەر باسێک لە تێکستی گۆرانیەکە بکەین بۆچی یەکەم جارێکە تێکستێکی خۆ دەکەی بە گۆرانی؟ ڕاستە من خۆم تێکستی ترم زۆرە بەس لە ئەلبومی یەکەم ئەلبومدا نەمیشت چەند میلۆدیەکی خۆمێ نەمیست هات تێکستەکانیش هی خۆم بێت بەڵام ئەم جاران حەزم کرد یەکەم بەرهەمم بۆ پرۆژەی داهاتووم بە تێکستێکی خۆم دەست پێ بکات و هەوڵەدەم لە گۆرانەکانی داهاتووشە تەن تێکستێکی خۆم بەکاربێنم ئەم گۆرانیە میلۆدیەکەشی هەری خۆمە باش ئەمە تەجروبەیەکی تازەیە بۆ تۆ کە یەکەم جارە تێکستەکەی خۆ دەکەیتە گۆرانی چی گۆڕاوە لە کارەکانتە کە تێکستەکەی خۆت ئێستا؟ گۆڕانکاریکی ئەو تۆ نەبووە هەستەکەش هەر هەمان هەستە چکە تێکستەکانی بۆ میلۆدیەکەش تەنهاشت ئەوەیە ئەم کارەیانم بە هەردوو زمانی کوردی ئێستا بڵاوی دەکەمەوانێ وێستا کاری لەسەرەکەین بۆ زمانی ئیسپانی واتە هەمان میلۆدی بە هەردوو زمان بڵاوە بێتوانێ ئینشاڵڵا لە ئیمڕۆ ساعت 8 لە چناڵی یوتیوبی خۆم ڤیدۆکلیپی گۆرانی من و تۆ بڵاوە بێتوانێ لە دوای سەری ساڵی تازەش کارمان لەسەر کردووە بە زمانی ئیسپانیش لە ئیسپانیا هەمان میلۆدی بڵاوەکەم بەس بە تێکستی ئیسپانی زۆر باشە کارەکان هەمووی لە ئیسپانیا تەواوبوونیان بەس وێنەگرتنەکەی کارەکانی بەشێکی موسیقاکەی لێرە لەگەڵ کاکڕێباز قاسمە لە کوردستان کارمان لەسەر کردووە بەشێکی تریشیمان لە ئیسپانیا کردووە وەک دیارە ڤیدۆکلیپەکە تەواوی ڤیدۆکلیپەکەمان لە شاری مەدرید و بارسلۆنا کردووە لەگەڵ گروپێکی گەنجی فلامینکۆیە زۆر باشە لە پرۆژەکانی تر تا با بڵین هاوشێوەی ئەم بەرهەمە هیچ کارێکی تر هەیە کە بەم ستایلە یان بەم جۆرە کاری تیا بۆ یەکەمین جار کار لەسەر گۆرانیکی شادی کوردی یەکەم واتە گۆرانیکی هەڵپەرکێ کا پرۆژەیەکی گەورەیە دەستمان کردو بە کارکردن لەسەر و پرۆژەیە بڕیارمان ناوە گروپێکی هەڵپەرکەی گەورە لە کوردستانەوە بەرین بۆ ئیسپانیا بۆی بتوانین لەوێ ڤیدۆکلیپەکەی بۆ بکەین کەەوە یەکەم جارە گۆرانی شادی ئەڵم بەشەی هەڵپەرکێ تێکستەکەیمان دەست پێ کردووە نووسین تێکستەکەی لەلایەن کاک مازیار فایقەوە کاری لەسەرەوە و کاک ڕێبازیش خەریکی کاری مۆسیقاکەیەتی باش تۆ یەکێکی لەو هونەرمەندانی کە کارەکانت بە هاوبەشیەکی بەشێکی لە کوردستان تەواوەکەی لەگەڵ موزیسیانە کوردەکان و بەشێکیشی لە وڵاتانی ئەوروپا تەواوەکەی ئەم هەمە ئاهەنگیە خۆت حەزی پێ ئەەکەی یان بەشێکی لەوێ باشترە تەواو و بەشێکیشی پێت خۆشە هاوبەشی پێ بکەیت؟ لە ڕاستی وەک بەڕێسن
ئەزانن من لە دەروی وڵاتەژیم ئەم هاتوچۆیە بۆ من زۆرەکات ینی بگەڕێمەوە کوردستان بۆ بابەتێک و دوای گەڕانەوە و ئەمانە ئیشەکان لە وڵاتی ئیسپانیا بۆ من ئاسانترە لە بواری دروستکردنی ڤیدۆ کلیپ و سیناریۆ و بەهۆی ئەو پەیوەندیانەی کە هەمە لە وڵاتەکەیە هەندێک بەشی مۆسیقا بە دڵنیای و پێویستمان هەیە بە چەند مۆزیقژەنێکی کورد لە کوردستان بۆیە کارەکان هەمیشە هاوبەشە. چ فەرقەکات ئەگەر هەموو کارەکان لە ئەوروپا تەواو بکەین؟ فەرقێکی ئەو تۆی نییە بەڵام پێم وایە هەستەکان جیاوازیەکی هەیە ئەگەر چکە هەندێک گۆرانی هەیە هەر مۆسیقژەن پێویست ناکە هەرەوە نییە مۆسیقاکە لێ بدات تۆنەکان نیە پەنجەم نێ بۆ ئالەتەیە کە کاری لەسەرەکە هەندێک جار پێم وایە مۆسیقژەنیش دەبێت ئیحساسێکی خۆی هەبێت بەرامبەر بۆ گۆرانیە تێگەیشتنی لە تەواوی تێکستەکە ئەوش خۆی لە خۆیان پێم وایە بەشێکی تری ئەو مۆسیقژەنەیە. هەستەکەی لە دوای ئەم کارە ئەمە با بڵین قۆناغێکی تر بێت لە کارکردنی تۆ کە شێوازێکی تازەیە من کاری لەسەر بکەین. بڕیارم ماوە ئەم ئەلبومەم بە پێچەوانەی ئەلبومی پێشووترمەوە بێت بە دڵنیاییەوانێ بۆیە هەر بەم کارش دەست پێ کردووە. من هەمیشە حەزم کردوت تازەگەریە بکەم شتێ بکەم کە پێشتر هونەرمەندانی تر نەیان کردبێت یا شتێک بێت جیاوازیەکەم هەبێت لەگەڵ هونەرمەندانی تریا بە شێوەیەکی گشتی لە ئەلبومی پێشووە چەند کارێکم کرد کە پێشتر نەکرابوو لەم ئەلبومەشە پلانم هەیە بۆ چەند شتێک بیکەم کە تا ئێستا لە هونەری کوردیان نەکرابێت. بەڵام هەموو هونەرمەندێک تەکنیکێکی تایبەت بە خۆی هەیە ڕاستە تۆڵی پێم خۆشە هەر جارەی کارەکانم شێوازێکی تازەیان تازەگەریان پێوە دیار بێ بەڵام شێوازێک هەیە یان تەکنیکێک هەیە کە ئیشەکانی توی پێ بناسێنرێتەوە. من حەزەکەم تێکستەکانم یا کارەکانم تا بتوانم کارەکانم بەشدار بێ ئەنی خەڵکی زیاتر تایە بەشدار بێ لە بواری شێوازی میلۆدیەکەوە شێوازی مۆسیقاکەوە تێکستەکان و هەم ئەوانی کە ئەگەم بە گوێگری گۆرانیەکانی منیش حەزەکەم هەر گۆرانیەکەم هەر کەسێک کە گوێی لێگر بتوانێت خۆی لەو چوارچێوەی ئەو گۆرانیا ببینیتەوە چکە تێکستەکانم هەمیشە ئەگەر گویان لێ بگری وەک وێنەیەک وایە لە چەند بەشێک پێکات و چۆتە ناو چوارچێوەیەکەوانێ وەکو چیرۆکێک وایە وەکو چیرۆکێک وایە. زۆر باشە وەک خۆت ئاماژەی پێکەی کە پێت خۆشە خەڵکانێکی زۆر بەشدار بن لە کارە هونەرەکانی تۆیە لەگەڵەوەشە تۆ بۆ خۆدێکێکی لەو هونەرمەندانی کە دەستگیرۆیەکی زۆری هونەرمەندانەکەی لە کوردستانەوە لە هەموو بەشەکانی تری هونەر شێوەکاری و بەشەکانی تریایی جگە لە گۆرانی و مۆزیک و ئەوانە زۆر دەستگیرۆیانەکەی هەوڵەدەیت لەوێ کاریان بۆ بکەیت یاخود بانگێشتیان بکەیت بۆ ئەوروپا بۆی کە بەشداری بکەن لە پێشانگاکان و ئەمە چۆنەکەی ئەمە هەماهەنگیە چۆنە؟ بەڵێ من بەڕاستی حەزەکەم تا بتوانم هاوکاری هونەرمەندان بکەم ئەوانی کە بەڕاستی ئەیانەوە هونەر بکەن ئەوە هەدەفی من لێرەیەوەیە کێ ئێوێ هونەر بکە هونەرێکی کوردی هونەرێکی جوانی تازەگەری من لە ساڵی 2022 ئاهەنگی نەورۆزمان کرد بە هاوکاری نێوەتی حکومەتی یاریمی کوردستان پێم خۆش بە گروپێکم بر بە نای گروپی ئاگرینەوە لە کۆیە دوو پیشەنگامان کردوتەوانێ دوهامی پیشەنگان بۆ کاکدانا بوو لە 25 تابلۆ پێک هاتە بوو پێشنگاکان تایبەت بوون بە کولتوری کوردی لە ڕابردووە و چەند تازەگەریە کە کراوە لە مێژووی هونەری کوردیە بۆ من مای خۆشحاڵیە مای سەربەرزی هەمیشە بتوانم هاوکاری هونەرمەندان بکەم بتوانم هەنگاوێ بنێم بۆ بەرەو پێشبردن و ناساندنی کولتوری کوردی کار تەنها بۆ شێوەکارانەکە یان بۆ شان و بۆ بەشەکانی تری بۆ هەموو بەشەکانی تریشەکەم چەند بەرنمەیەکم هەیە بۆ ساڵی داهاتوو لەو بەرنامانی ساڵی داهاتووە بەشی جلوبەرگیشی تیا بێت ئەمەوێ لەوێ چەند عەرزێک بکەین بۆ پیشەندانی جلوبەرگی کوردی واتە لە ڕابردوودا جلوبەرگی کوردی چۆن بووە و لە ئێستادا چۆنە تانی لەم سەدەیەدا چۆن بوو لە سەدەی ڕابردوودا چۆنە پێم وایە کولتور بناغەیە بۆ هەموو میلەتان و دەوڵەتانی جیهان چکە هیچ میلەتێک بەبێ کولتور ناوی نابێت و ناژناسرێت. زۆر باشە
کلیپەکە کەی داوەزێ ئەم شەو ئەزانم کە سعات هەشتا بەڵام لەکوێ ئەم شەو سعات هەشت تایبەتێ بە چەناڵی یوتیوبی خۆم و بە هەموو لە هەموو پلاتەفۆرمەکان و بە دڵنیاییەوە تەلەڤیزیۆنە جوانەکەی ئێوەش وەک هەمیشە هاوکاری هونەرمەندانە و بەشێکە لە هونەری هەمومان لە کەناڵەکەی بە ڕێزیشتانەوە بڵاوەکرێتەوە بە خۆشحاڵیانە. دەستەکانت خۆش بێ، سوپاس بۆ ئامادەبوونت جارێکی تر. ئایدن ئۆستان یەکێکە لە هونەرمەندە چالاکە گەنجەکان. سوپاس بۆ زۆر سپاس بۆی بەڕێز. سپاستانەکەم. زۆر سپاس.